کارەکانی ئەم ئینستیتیوتە لەسەر ئامانجێکی ڕوون دامەزراوە بریتی دەبێت لە بەرزڕاگرتنی هۆشیاری کللتوری لە ڕێگەی توێژینەوەی ئەدەبی مێژووی و فەرهەنگیەوە و هەروەها بەرزکردنەوەی هۆشیاری گەنجان پرسیژن سەکۆیەک دەبێت بۆ بەرزڕاگرتنی کللتوری نەتەوەیمان. زەینەب خان ڕۆڵێکی یەکجار گەورەی لە مێژووی ئەدەبیاتی ئێمە لە مێژووی سیاسی ئێمەدا هەبووە، بەڵام بەداخەوە هەم خۆی هەم بنەماڵەکەی فەرامۆش کراوە. ئێمە لەبەر ئەوە ناومان ناوە زەینەب خان لەبەرەوەی ئەو ڕچکە شکێنیانەی ئەو کردوویەتی یەکجار مایەی سەربەرزی ژنانی کوردە. یەکەم کچی کوردە کە چۆتە قوتابخانە، هەرچەندە دوای ئەو نەجیبەخانی کچی مەلای گەورە چۆتە قوتابخانە، بەڵام دەبێ ئەو حەقەش بە ئەو بدرێ کە نزیکەی 24 ساڵ پێشتر ئەو چۆتە بەغدا. ئەو ژنە تێکۆشەرانەی وەکو زەینەب خان وەکو نەجیبەخان بەڕاستی دەبێ زیاتر گرنگیان پێ بدرێ لە ڕووی ڕۆڵیان لە بەرەو پێشبردنی ئاستی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمان. هەروەها جگەلەوە کۆکەرەوەی فۆلکلۆری کوردیا زەینەب خان وەک یەکەم ژن چەندین شار و گوند و دەوروبەری کۆیە و هەولێر گەڕاوە بۆ کۆکردنەوە و نەفەوتانی ئەم ئینستیتیوتە کە ئێستا خۆشبەختانە لە دووتوێی کتێبێکدا چاپ بووە. یەکێک لە ڕچە شکێنیەکانی دیکەی ئەوەیە چالاکوانێک یاخود سیاسەتمەدارێکی پشتی هەموو پیاوە گەورەکانی ئێمە بووە و خۆشی دامەزرێنەری کۆمەڵی خۆی بوون و دەستەی دامەزرێنەر بووە و پارتی هیوە هەموو ئەو چالاکیە سیاسیان نەبووە. جگەلەوە ئەو لە ماڵەکەی خۆیدا هەفتانە کچانی کوردی فێرە خوێندەواری کردووە کە خۆی یەکەم کچی کوردە چۆتە مەکتەب هاتۆتەوە بە هەمان شێوە هەفتەی چەند ڕۆژێک لە ماڵەکەی خۆیدا لەسەر قەڵات ئەو ژنانەی فێرە خوێندەواری کردووە و باسی کوردپەروەری و کوردایەتی کردووە کە هەڵبەتە ئەمە لە سیەکانی سەدەی ڕابردوودا